ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فراوان دەبێت و ئەگەری تێوەگلانی عێراق زیاتر دەبێت ستاندەریش سیناریۆکان ئاشکرا دەکات. زانیاری نوێ لەسەر چارەنووسی 78 گرێبەستی نەوتی هەرێم لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان ئاشکرا دەبێت. نوێترین زانیاری لەبارەی موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. دوای چڕبوونەوەی هێرشی ئیسرائیل بۆ سەر حیزبوڵای لوبنانی و ڕاگەیاندنی کوژرانی حەسەن نەسڕوڵڵا پێشبینی دەکرێت عێراقیش بکەوێتە بازنەی هێرشەکان. لە چەند ڕۆژی ڕابردوو حیزبوڵای عێراقی چەند جارێک ڕایگەیاندووە هێرشیان کردوتە سەر سوپای ئیسرائیل. بەو هۆیشەوە پێشبینی دەکرێت ئیسرائیل زەبر لە سەرکردەکانی بەرەی ناسراو بە مقاومەی عێراقیش بوەشێنێت. جەنەڕاڵ موحسین ڕەزایی کە ئێستا ئەندامی ئەنجومەنی بەرژەوەندیەکانی ئێرانە لە پەیامێکدا ڕایگەیاندووە باندە تاوانبار و ڕەگەزپەرستەکەی نەتەنیاهۆ بەسەر کۆنەکردن ناوەسێت و دوای لوبنان هێرش دەکرێتە سەر دیمەشق و پاشان بەغداد. ئەگەر تامی خوێن سەرخۆشیان بکات لەوانەیە هێرش بکەنە سەر ئێرانیش. لە دوای دەرکردنی یاسای نەوت و غازی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان 78 گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیەکانی بوارینەوە دەنجامدا. ئێستاش 41 گرێبەستیان کۆتاییان هاتووە و 37 گرێبەستیان بەردەوامیان هەیە. حکوومەتی هەرێمیش سەدان ملیۆن دۆلاری ئەو کۆمپانیانە قەرزارە. لە ئێستاشدا سەرڕای هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی دەستپێکردنەوەی نەوت، بەڵام هیچ ئاسۆیەکی چارەسەری ڕوون نییە. حکوومەتی عێراق داوا دەکات بەغدا بۆ بەرهەمهێنانی هەر بەرمیلێک نەوت 24 دۆلار بۆ کۆمپانیەکان تەرخان بکات، بەڵام بەهۆی ئەوەی حکوومەتی عێراق زۆرترین بڕتەرخانی کردبێت بۆ کۆمپانیەکان تەنها 6 دۆلارە، ئامادە نییە داواکەی هەرێم جێبەجێ بکات. باگوێرەی ئاژانسێکی هەواڵی عێراقی سپەینێ بەغدا پارەی تەواوکاری بۆ موچەی مانگی هەشتی موچەخۆرانی هەرێم ڕەوانە دەکات و دواتریش ڕاستەوخۆ موچەی مانگی نۆ ڕەوانە دەکات. سەرچاوەیەکی وەزارەتی دارایی هەرێمیش لە ڕێگەی پێگەی شارپرێسەوە ئاشکرای کردووە هەر سپەینێ لیستی دابەشکردنی موچەی مانگیەش بڵاو دەکرێتەوە. باگوێرەی ئاژانسە هەواڵی عێراقی لەگەڵ گەیشتنی پارەکە بۆ هەرێم لە هەمان ڕۆژداواتە هەر سپەینێ لیستی موچەی مانگی هەشتی موچەخۆرانی هەرێم بڵاو دەکرێتەوە و دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. ئەوەش هاتووە بڕیارە لە ماوەی 3 ڕۆژدا موچەی مانگی هەش بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت و چەند ڕۆژێکیش دواتر پارە بۆ موچەی مانگی نۆ ڕەوانە بکرێت. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.